قەبارەی تابلۆکان جیاوازن، زۆریان سروشتن، هەندێکیشان تەقلیدن. ئێستا شوێنێکی وەکو تابلۆیانە بڵێن ئەو ئەسپە دروستم کردو، هەر ئەسپێکی عەرەبیە بۆ جوانی دروستم کردووە کە خەڵک زۆر حەزی لە ئەسپە. یاخوتە و تابلۆیکەوە خۆڕەمشەهری ئێرانە تەقلیدە دروستم کردووە، شوێنێکی جوانە و تابلۆیکی کلاسیکە. هەروەها قەبارەی تابلۆکانیشە تر وەکو پێشتر شوتم جیاوازە، هەرێکی و بە شێوازێک ڕێکم خستوون، گونجان و من بەیەکەوە تەنسیقم کردوون. هەوڵم ماوە کەس نابەدڵ نەکەم لە سێرکردنیم تابلۆیانە بەڕاستی. ئەنی هەیە ئێستا حەزی لە سروشتە، هەیە حەزی لە خانووە لە لادێ، ئیتر هەموو شتەکانم دروست کردەوە، هەیە حەزی لە گوڵە. تێگەی ئامانجمەوە بۆ کە دڵی هەموو کەسێک ڕابکێشم بەلای تابلۆکانە. ئەمڕۆ کە بەشداریم لەم پێشانگایە کردووە وەکو بینەرێک هاتووم بۆ ئێرە، من وەک خۆم دەستخۆشی لە کاک محەممەد شێوەکارەکەم کە بە شێوازێکی ئەکادیمی و جوان کارەکانی ئەنجام یاوە کە لەم وەزعەیە لەم زروفە کە هەمومان لە ژیانێکی تا بڵێ جەنجاڵ و ناخۆشداین، تا ڕادەیەک هونەرمەندانی شارە زور بە تایبەتی شێوەکاران لە بەهرە و تواناکانی خۆیان زیاتر برەویان بە کارەکانیان یاوە ئەستاون بە پێشانگا و ناساندنی تابلۆ و ڕەنگەکان کە لێرەیە هونەرمەندان جێگەیەکی فراوانیان لەم هەرێمە گرتووەتەوە کە توانیویانە تا ڕادەیەک دوورمان خەنەوە لە جەنجاڵی مان خەنە سەر دنیایەکی جوان، دنیایەک پڕ لە ڕەنگ بێ. ئێمە وەکو خۆمان تا ڕادەیەک دڵخۆشین بەم پێشانگایانە کە لە سنوورەکەمان ئەکرێتەوە. خۆشحاڵم کە بەردەوام ئەم کارانە بکرێتەوە بۆ ئەوەی ئێمەش بتوانین دوورکەوینەوە لە دنیایەکە پڕە لە جەنجاڵی سیاست کە لەم وەرزی تازەی کابینەی نوێیە هەموو گەلی کورد مەشغوڵە بە سیاستەوە. ئێمەش وەکو هونەرمەندان، وەکو بینەری کارە هونەریەکان لەم گەلەری ڕۆشنبیریە ئەمانەوێت چەند ساتێک لە کەشێکی هونەری ئارامە ساتەکانمان بەسەر بەرین.